سەرۆک بایدن هەفتەی ڕابردوو لە وتارەکەیدا ڕوونی کردەوە هیوادارە ئەم هەڵبژاردنەی میدترم وەک شەڕێک بۆ ڕۆحی نیشتیمان ئەنجامدات و ئەو باسی سەرۆکی پێشوو دۆناڵد ترامپی کرد. لە هەمان کاتدا ترامپیش بەردەوامە لە هەڵمەتەکانی بۆ لیستەکەی خۆی. سەرۆک بایدن جارێکی تر لە ڕۆژی کارکەراندا دەست بە هەڵمەتەکەی دەکاتەوە و یادی ئەو ڕۆژە لە دوو ولایەتی سەرەکی بۆ هەڵبژاردنەکانی میدترم ویسکانسن و پنسیلڤانیا دەکاتەوە. ئەمەش سێهەمین گەشتی بایدنە بۆ ئەو ولایەتە کە بە چەقی ململانەکان دادەنرێت لە ماوەی کەمتر لە یەک هەفتەدا. لەم دوایانەدا لە فیلادەلفیا هێرشی کردە سەرباڵی ئەمریکا جارێکی تر مەزن دەکەینەوەی کۆماریەکان و بەنێو ناوی سەرۆکی پێشووی هێنا. دۆناڵد ترامپ و دیدی ئەمریکا مەزن دەکەینەوەی کۆماریەکان گۆزارش لە توندڕەویەک دەکات و هەڕەشەیە بۆ سەربەناغەی کۆمارەکەمان. سەرۆک هەوڵ دەدات هەڵبژاردنەکانی میدترمی مانگی 11 ئەمساڵ بخاتە چوارچێوەی هێشتنەوەی کۆنتڕۆڵی ئەنجومەنی نوێنەران و سنات وەک شەڕێک بۆ پاراستنی دموکراسی. کۆماریەکان لێدوانەکانی بە دووبەرەکی ناودێر دەکەن. لە بنەڕەتدا ئیدانەی هەموو کۆماریەکانی کرد کە لە هەڵبژاردنی ڕابردوودا پێشگیریان لە دۆناڵد ترامپ کردووە. ئەوە زیاتر لە 7 ملیۆن کەسە و دەزانن کە بڵێ کۆماریەکان هەرەشەن بۆ سەر دموکراسی بەڕاستی ئەمە بەرپرسدانەوەیەکی سەختە. سەرۆک ڕۆژی هەینی ڕوونی کردەوە کە ئیدانەی هەموو دەنگدەرانی ترامپی نەکردووە تەنها ئەوانە نەبێت کە ئێستا لە پاڵی وەستاون و ئەمەش دوای توندوتیژەکانی شەشی مانگی یەکی ساڵی ڕابردوو بەردەوامی لێدوانە ناڕاستەکانی کە هەڵبژاردنەکانی 2020 وەکو فێڵ و تەڵەکە ناوبردبوو. بەڵام ئەو پشتگیریە کە لە کۆتایی ئەم هەفتەی ڕابردوو بە تەواوەتی دەرکەوت کاتێک سەرۆکی پێشوو ترامپ لە بۆنەیەکی تایبەتی خۆی لە پنسیلڤانیا ئەنجامیدا و بەگاڵتەوە ئاماژەی بەوە کرد ڕەنگە بۆ ساڵی 2024 خۆی کاندید بکاتەوە. ڕەنگە ناچار و جارێکی تر خۆم کاندید بکەمەوە، بەڵام سەرەتا دەبێت ئەم مانگی 11 سەرکەوتنێکی مێژووی بۆ پارتی کۆماری وەدەست بهێنین.